ئەو کاتەوە هەم کاتێکتان باش ئایزان خۆشەویستان. دوای ئەوەی دیاردەیەکی دزی سەر هەڵدەدات لە شارۆچکەی ئەنکاوە، برانمان لە نێشتنی تاوان لە شارۆچکەی ئەنکاوە بە سەرپەرشتی بەڕێز مقەدەم هەیسەم جەرجیس دوای شەونخوونیەکی زۆر هەڵدەستن بە دەستنیشانکردنی تاوانبارەکە. دوای ئەوەی کە تاوانبارەکە دەستنیشان دەکەن و هەروەها پەڕاوی لێکۆڵنەوەی بۆ ڕێک دەخەن بە پێی مادەی 446 سزا دەدرێت لە سەرسادانی عێراقی. ئەو تاوانبارە هەڵساوە بە دزینی قرینەغاز لە ماڵان کە زۆری ماڵەکانیش ئەو قرینەغازانە لە بەردەرگای ماڵەکان یان لە عەوشەی ماڵەکانیان دادەنا. بزانین ئاخۆ ئەو نەفتەی کە دزیوێتی داوێتی بەچێ. ببینن ئێوە و دام پێدانانەکەی. مایل چەندی؟ 86. ناولێرە دادەنیشی؟ بەرێ. چت کردیە لەم باسکە؟ وەڵا دزیەکم کردیە غاز. ئێ چەند بتڵە غاز دزیە؟ 40 بتڵ 41 بتڵ 41 بتڵ غاز. بەرێ. ئێ چ لێ کرد ئەو بتڵە غازانە؟ فرۆشتم. کو دەدزی پێم لەم جێڕەوە؟ هەر جاریان دەک. هەر جار لە چێندە دەدزی؟ لە عنکاوەی. لە عنکاوەی؟ بەرێ. لە ماڵان لە شوێنان لە شوێنە؟ لە ماڵان. لە ماڵان؟ بەرێ. کو دەچیە ماڵەکان پێم بدێ. دەرکەیان کرابوو هەبوو ئەوش دەرکەیانەوە بوو دەتکردەوە لە عەوشەی بوو. لە عەوشەی بوو مثل ڕاستە. باشە ساعت چەند دەچێ و دزیان دەکرد؟ جارۆ 8 ئێوارێ بوو جارۆ 12 شێوە بوو 6 سبێنێ بوو. 6 سبەیانی هازوو. بەرێ. ساق تەکسی؟ بەرێ. دوێ ئەو کاتانش دەچێ دەرێ؟ بەرێ. یعنی متابعی ماڵانیش دەکرد؟ یان بەوێ دادچم نەفەرم پێی بدام دەنا دەمدیت ئەبوو دەرکە کرابەوە بوو. لە غازە شلەکە خۆت بار دەکرد و دەبردە بازای دەفرۆشت. بەرێ. باشە کوچی لای بوو؟ سیارە ماتل بوو لە جادێ سەتی. ئێ دوایە؟ هاتنە منیان گرت. چی هاتوویێت؟ جەماعەتم کافای. کافایان کاوەی. بەرێ. باشە هیچ دزیت کرد نەکرد یا؟ نەخێر. ئەدی هیچ نەفێت شتیوالت نەدزیە؟ بەس چارجلکان نەفتی شەگەری بوو. چارجلکان نەدزیە؟ چ لێ کردەوە چرکان نەفتانە؟ نەفتەکانم دایەکە چ دەست نایە. دۆ؟ کابرایە بوو گوتی چیم نییە پارەم نییە و نییە دامێەوە. هانی خێرش دەکەی؟ بەخێر داکێ؟ بەرێ. باشە تو ماڵی خەڵکی بدزی خێری پێ دەکەی؟ ها؟ ئەدی ئەو شەخسێکە ماڵەکەی دەبردرێ یان گەردەن نازا دەکاتنە تو خێری پێ دەکەی؟ نەخێر. پەشیمانی لەو کارێکە کردی؟ بەرێ پەشیمانم. زاشکە و کاری وا دەکەیەوە؟ نەخێر. ساعت منداڵی؟ نەخێر. هەنی ژن نەینەوە؟ ژنمی ناوە تەلاقم داوە.